باش هاوڕێیان بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی تر لە تێکنۆژین. لە ڤیدیۆ ئەمڕۆدا ئەممان هەوێت کە سەبارەت بە گۆڕاوەکان و جۆرە جیاوازەکانی داتا لە پایتۆن قسە بکەین. با بە نمونەیەک بۆتان شیکەمەوە. ئێوە بۆ نمونە پیاڵۆکەیەکتان هەیە کە پڕتان کردووە لە گێلاس و ڕۆژێک هاوڕێکەتان دێ بۆ ماڵتان و ئەتان هەوێ هەندێک لەو گێلاسە فەرمووی هاوڕێکەتان بکەن. ئێوە نایەن هەستن و دانە بەدانە گێلاسی بۆ بەرن. ئێوە ڕێک دێن پیاڵۆکەی گێلاسەکە یەخێنە بەردەم. گۆڕاوەکانیش بەم شێوازن. گۆڕاوەکان وەکو دەفرێکوان کە داتاکان لە خۆیان هەڵەگرن، وەکو ناوێک چاوی لێ بکە بۆ ئاماژە بە بەهایەک یان بە ڤالیوێک. گۆڕاوەکان ئێمە بەکارەهێنین بۆ ئەوەی کە ئەو زانیاریانە هەڵبگرێ کە بەرنامەکەمان نەتوانێت بەکاری بهێنێت. لێرە ئەنووسم A بەرابەرە لەگەڵ د. جا بۆیە ناڵێم یەکسان و ئەڵێم بەرابەر لەبەرخاتری ئەوەی کە لە پایتۆنە هەندێک ئەم هێمای یەکسانیە جیاوازە. ئێمە کاتێککە یەک دانە لەم هێمایەدا ئەنین ئەو ئەیە وەکو دەفرێک لە نەزەر ئەگرین کە ئەم ڕەقەمی دەیەمان خستۆتە ناوی. ئەگەر ئێمە دوو کەڕەت ئەم هێمایەدا بنین یعنی ئێمە بنووسین دوو جار ئەم هێمای یەکسانیەدا بنین ئەو کاتەیەکە بە تەواوەتی یەک ئەی یەکسان ئەگرین لەگەڵ د. ئەو کاتەیە ماتوانین ئەی لەگەڵ ڕەقەمێکی تر کۆ بکەینەوە. بەڵام ئێستێ من یەکجار ئەم هێمایەدا ئەنێم ئەم هێمای یەکسانیە بە واتای بەرابەربوون. ئەیم وەک یەک دانە دەفر لە نەزەر گرتووە کە ڕەقەمی دەم خستۆتە ناوی هەرو جۆرەی کە هاتین نمونەی گێلاس و دەفرەکەمان هێنایەوە. و ئێستێ ئەنووسم B بەرابەرە لەگەڵ A. ئێستا من دێم داوا لە پایتۆنەکەم کە A و B بۆ پرینت کاتەوە. پرینت کاتێک کە ئەمانەوێ تێکستێک لە چاپەکەیە بێت یان نووسراوەیەک بێت ئێمە لەم هێمایە یان لەم هێمایە کەڵک وەرەگرین. لە ئینگلیسیدا پێ ئەوترێ quotation mark و من لە کوردیە لە فەرهەنگی وەژینا گەڕام نووسیوانە نیشانەی گوتەی گێڕدراوە. و ئێستا ئێمە ئەم quotationە بەکارئێهێنین بۆچی؟ بۆی کە من ئەم هەوێت ئەوەی کە دوودانەیی بێ یان ئەوەی کە یەکدانەیی بێ جیاوازی نییە. ئەنووسم A بەرابەرە لەگەڵ ئەمجا ئالێرەیە ئەیەکەدا ئەنێم و لێرە دیسانە نووسم پرینت B بەرابەرە لەگەڵ B. ئێستێ ڕان لێ ئەدەین چاولێکن A بەرابەرە لەگەڵ د و B بەرابەرە لەگەڵ د. ئێستا شتێکی تر تاقیەکەینەوە. من دێم لێرەیە ئەنووسم B بەرابەرە لەگەڵ 12. ئەم جارە دێم C دا ئەنێم و A و B پێکەوە کۆکەمەوە. ئەم جارە من داوا لە پایتۆنەکەم کە سین بۆ چاپ وەکات. لێرەیە نووسیوێتی A بەرابەرە لەگەڵ د یەکەمین پرینتەکەمانە. بۆی لێرە باگێکی تایە داوای لێبوردنەکەم. هەرچەند باگ نەبوو بەس ویستم کە ئەم ئەیە لەگەڵ خۆی بەرابەرە. جارێکی تر A بەرابەرە لەگەڵ د دووەمین پرینتمان B بەرابەرە لەگەڵ د. ئەم جارە هاتووە B بەرابەر لەگەڵ 12 داناوە. ئەم جارە A کە دەیە لەگەڵ B کە 12 پێکەوە کۆی کردوتەوە و بۆتە 22. جا چاولێکن لێرەیە لە نەهایەتدا وتوێتی A دەیە B 12 C 22. جا ئەمە چیمان پێڵێت؟ پایتۆن کاتێککە دێ کۆدەکان ئەخوێنێتەوە هێڵ بە هێڵ دێتە خوارەوە. سەرەتا دێ هێڵی ژمارە 5 ئەخوێنێتەوە نووسراوە A بەرابەرە لەگەڵ د. زۆر باشە. دێتە هێڵی دواتر B بەرابەرە لەگەڵ A. پس ئەم جارە دێ Bش بەرابەر لەگەڵ دەدا ئەنێت کاتێککە ئەم شتە ئەخوێنێتەوە. ئەم جا دێ
A و B پرینتەکاتەوە. دێتە هێڵی دواتر B بەرابەرە لەگەڵ 12 دێ چیەکە؟ دێ ئەو دەفرەی کە ناوی نابوو B و ڕەقەمی دەیخستە بۆ ناو دەری ئەهێنێت و بەجێ ئەوە 12 خاتە ناوی. و ئەم جارە ئێمە هاتین دەفرێکی نوێمان هێنا بە ناوی C، ئەمجا هاتین A و B مان بەیەکەوە کۆ کردەوە و بەیەکەوە خستمانە ناو دەفری C کە بوو بە 22. جا لێرە ئەگەر سەرنجتان دابێت لێرە ئێمە هاتین لەناو ئەم هێمای گوتەی گێڕدراوەیە یان ئەم کۆتیشن مارکە هاتین نووسیمانە A بەرابەرە لەگەڵ و لێرەیە هێناویەتی ئالەم شوێنەیە هێناویەتی، بەڵام لێرە ئێمە ڕاستەوخۆ ئەم سیەمان هێناوە و لێرەیە ڕاستەوخۆ وەڵامەکەی داوەتەوە. ئێمە ئەتوانین لێرەیە بنووسین ئالەم کامانەدا بنین کامانە ببورن ئالەم کۆتیشن مارکانەدا بنین ئەنووسین C is ئەمجا ئالەم خاڵانەدا ئەنین دوودانە نوقتە بەس پێویستە یەکدانە کامادا بنین، ئەگەر کامادا نەنین ئێرۆرمان پێ ئەیات. بە تاقی بکەینەوە چاولێکن لێرە نووسراوە سینتەکس ئێرۆر ئێرۆری پێداوین. ئێمە جۆری جیاوازی ئێرۆرمان هەیە. ئەم سینتەکسە بۆ واتایە کە لە شوێنێک لە کۆدەکەت هەڵەیەکی گەورەت کردووە، هەڵەکە بنیادینە ینی تۆ ئەبووایە بۆ نمونە لێرەیە ئەم کامایەتدا بنێ لە یەکێ لە قانونەکانی پایتۆنەوەیەک تۆ کاتێک کاتەوێت شتێک لە دووە نووسراوەیەکە دابنیت ئەبێ حتمەن ئەم کامایەدا بنێ و تۆ داتنەناوە بۆیە ئەم جۆرە ئێرۆرە ئەیات ئێرۆری سینتەکس پەس تایبەتە بۆ کێشە سەرەکی و گەورانەی کە لەناو کۆدەکەتا هەیە و پێی کۆدا ئەو ئێرۆرە لا بچێت تا ئەوەی کە کۆدەکەت بتوانێت جێبەجێ ببێت. جارێکی تر ڕاندێ ئەدەینەوە ئەم جارە کێشەکەمان لابرد C is ئەو دوو نوقتەی هێناوە 22. بە شێوازی گشتی گۆڕاوەکان سێ دانە کارەکەن لە ناو پایتۆنە. یەکێکیان هەڵگرتنی داتایە، ئێستا بۆ نمونە ئێمە ئەیمان بوو کە داتای دەی لە ناو خۆیان هەڵگرت بوو. هەروەها دەستکاریکردنی داتایەکێ لە کارەکانی تری گۆڕاوەکان ئێستا بۆ نمونە ئێمە B لە پێشەوە دەمان بۆ دانابوو و ئێستا بۆتە 12 و هەروەها بۆ باشترکردنی خوێندنەوەی کۆد. لە داهاتووە کە کۆدی زیاترمان لێدا ئەتوانین ببینین کە ئەو گۆڕاوانە ئەتوانن کاریگەریان بێت لەسەر ئەوەی کە ئێمە سەرمان لێ نەشێوێت کاتێکە داتایەک ئەخەینەوە ئەم گۆڕاوانە بزانین کە ئەسەن ئەم داتایە چییە و بۆچی باشە و ناوەکەی چییە. ئێستا ئێمان هەوێت سەبارەت بە دەیتا تایپەکان قسە بکەین. دەیتا تایپ یان جۆری داتا بەکاردەهێنرن بۆ پێناسەکردنی ئەو جۆرە لە داتایە کە گۆڕاوێک ئەتوانێت لە خۆیان هەڵی بگرێت. ئێمە چەندین جۆری جیاواز لە دەیتا تایپمان هەیە کە من لێرە بۆ دەستپێک تەنیا سێ دانەی ناوە بم. یەکەمینیان سترینگە کە پەیوەندی دەدرێتەوە بە تێکست و بە نووسراوە. دووهەمینیان ئینتێجەرە کە مەبەستمان لە ئینتێجەر ژمارە تەواوەکانە وەکو 5 -3 17 یان 2724 کە ڕێکەوتی ئەم ساڵە. وە سێهەمینیان فلۆتە. من لە چەندانە لە فەرهەنگە کوردیەکانە گەڕام بە دوایە بە دواوە تا کوردیەکەیە و لە هەندێک شوێن ژمارەی دەیی یان ڕەقەمی ئاشاری یان کەرتیشی پێ ئەڵێن. ئێستا نازانم کامێک لەم سیانە دروسترێکە بەڵام نمونونەکانی ئەمەن 20.5 20.5 1.25 3.14 کە ڕەقەمی پیە و یان -2.75. با پێکەوە نمونەیەک ببینین. ناو دائنێم هۆژین. تەمەن دائنێم 22. هەرچەندەمە ڕەقەمە ئەو کۆتیشنانی ناوێ 22. ئەڵێم بۆم پرینت کەرەوە ئەم ڕستەی کە لەرە هەینووسم. My name is ئالێرەیە کامایەکدا ئەنێم ئەمجا نیم واتە ئالێرەیە بەجێ نیم هۆژیندا ئەنێت. جارێکی تر کامادا ئەنێمەوە
quotation دائنێمەوە دووبارە and I am چاو لێرە بکەن هاتێکە تۆ لە ئینگلیزیە I am ئەکەیتەوە بە I am پێویستە ئەپاسترۆفی دابنێن کە ئالێرەیە بەڵام پایتۆن لێرەیە لی تێگەچێت وا ئەزانێ ئەم تیکەیە فقط بەشی تێکستەکەمان بۆیە ئێمەکەی لێ دەرەچێ ئێمە بۆ ئەم کێشەیە چیەکەین ئالێرەیە کە جیاوازی بینی یەکدانەیە و دوودانەی لە کۆتیشن مارکە دەرەکەوێت and I am ئەمجا لێرە ئەیجەکە دائەنین لێرە جیاوازیەکی نییە کە یەکدانەی بە یا دوودانەی بێ years old واتام هەوێ بڵێم من ناوم هۆژینە و تەمەنم 22 ساڵە ئێستا با بڕۆین زانین چیە بێت My name is Hojin. I'm 22 years old. ئەتوانین لێرە ئەندێکی پێ زیاد بکەین کە تۆزە جوانتر بێ دووبارە My name is Hojin and I'm 22 years old. جا لێرەیە چاو لەم بەشە بکەن age تایپەکەی ئینتێجەرە یەک دانەشە یەک دانە ڕەقەمە name تایپەکەی stringە پێنج دانەییە HOJIN و هەرو جۆرەی کەوتمان بۆ تێکست بەکارە بردێ جا لێرە من ئەڵێم بۆم پرینتکە تایپی یان جۆری name جۆری ناوەکەم بۆ پرینتکە و هەروەها بۆم پرینتکە جۆری یان تایپی تەمەنەکە جارێکی تر ڕان لێ ئەدەین My name is Hojin and I am 22 years old plus string plus integer لە داهاتوودا کە لە بەشی سەرەتایی پایتۆن دەرچوین لەسەر کلاس زیاتر قساکەین بەڵام بۆ ئێستا ئێوە هەرەونە بزانن کە ئەم کلاس stringە و ئەم کلاس integerە مەبەستی هەمان تایپ یا هەمان جۆری کۆدەکەمانە ئێستا من حەزەکەم بەجێی ناوی هۆژین ناوی شانۆ دابنێ شانۆ و بەجێی تەمەنی 22 تەمەنی 13 دابنێ جارێکی تر کاتێک ڕان لێ ئەدەین بۆ ڕیبێتی ناوەکە My name is Shano and I'm 30 years old من لێرەیە چەندانە نمونە بەرنامەم ئامادە کردووە کە پێم خۆشە پێکەوە ئەم بەرنامانە کۆدەکانیان بنووسین یەکەمین داناڵێ بەرنامەیەک بنووسە کە یەک دانە string و ئەژماری دووپات بوونەوەکەی وەربگرێت و بە ڕێژەی ئەو ژمارەیە ڕیزبەندەکە دووپات کاتەوە زۆر باشە با بڕۆین و بەرنامەکەی بنووسین گۆڕاوێک دائەنێم بە ناوی وشە و ئەنووسم str کە هێمای stringە ئەمە واتە ئەو وشەی کە من ئەمەوێ داینم لە جۆری stringە ئەمجار ئێمە بۆ ئەوەی کە بمان هەوێت داتایەک یان زانیاریەک لە بەکارهێنەر وەربگرین input بەکار ئەهێنین enter the word دوو نقطە بۆشاییەک دائەنین و enter گۆڕاوێکی تر یان variableێکی تر بە ناوی دووپات دائەنێن و تایپەکەی بە ئینتێجەر ئەنووسم بۆچی چونکە ئێمە کاتێک گەمانەوێت شتێک دووپات بکەینەوە یەک جار دوو جار یان دە جار دووپات یەکەینەوە ئێمە ناتوانین شتێک یەک جار و نیو دووپات بکەینەوە بۆیە ئەمە ئەبێ لە جۆری ژمارەی تەواو بێ دیسانەوە چون ئەم زانیاریەش بەکارهێنەرەی نووسێ input دائەنین و ئەنووسم enter the repetition number واتە ژمارەی دووپاتکردنەوەکەت لێ بدە ئەم جارە دێم گۆڕاوێکی تر بە ناوی وەڵام دائەنێم و لێرەیە وشە و دووپات پێکەوە زەر بکەین ئەم جارە ئەڵێم کە وەڵامم بۆ پرینتکەرەوە ڕان لێ ئەدەین من ناوی پایتۆن ئەنووسم یان پایتۆن پێنج جاریش ئەم هەوێ بۆم دووپات کاتەوە ئینتەر لێ ئەدەم و هەرو جۆری کابینن لێرەیە لە وەڵامە
5 جار پایتۆنی پشتی سەر یەک نووسیوە. مەبەست لەم بەرنامەیە ئەوە بوو کە ئێمە دووشت فێر بین. کاتێک کە بمان هەوێت لە بەکارهێنەری ئەم بەرنامەیە داوای داتا و زانیاری بکەین ئێمە ئینپوت بەکارهێنین. و بۆ ئەوەیشی کە بمانەوێت ڕستەیەک یان وشەیەک چەند جار پشتی سەر یەک دووپات بکرێتەوە ئێمە ئەم وشەیە زەربی ئەو چەند جاراکەین کە ئەمان هەوێت دووپات بکرێتەوە. وەرم با شتێکی تریش لە پرینتا تاقی بکەینەوە. من لێرەیە لەم کوتێشنانەدا ئەنێم و ئێستا وەڵامی تیا ئەنووسم. دوو نقطەکە دانێم و بۆشاییەکیشدا ئەنێم بۆ ئەوەی کە جوانتر و ڕێکوپێکتر دەرکەوێت. کاماکەشماندا ئەنێن و جارێکی تر ڕان لێ دەین. منم هەوێ وشەی کوردستان بنووسم و ئەم هەوێ کە وشەی کوردستانم 3 جار بۆ دووپات کاتەوە. و ئێستا هەرۆ جۆرەی کابینن لەرا نووسیوێتی وەڵام دوو نقطەکەی داناوە بۆشاییەکیشی داناوە و 3 جار وشەی کوردستانی پشتی سەر یەک نووسیوە. دووهەمین پرسیار ئەڵێ کە بەرنامەیەک بنووسە کە نرخی هەر کاڵا و ئەژمارەکەی وەربگرێت و بڕەپارەی کاڵاکە ڕاگەیەنێت. گۆڕاوێکدا ئەنێم بە ناوی نامبەر و ئەنووسم integer input enter the number. بۆیە ئینتیجەرم دانا چونکە بۆ نمونە یەک کتێب دوو کتێب یا چوزانم یەک جووت پێڵاو دوو جووت پێڵاو شتێکی ئاوا هەیە یەکونیومان نییە. هەرچەند ئەیشتوانن ئەگەر بۆ نمونە بۆ سێو یان بۆ هەر شتێکی کیلۆیە بۆ نمونە 1.5 کیلۆ ئەتوانن فلەوتدا بنن بەڵام من لێرە ئینتیجەرم داناوە. پرایسەکەیشی ئینتیجەرم داناوە بۆ نرخەکەی input enter the price داوام کردووە لە بەکارهێنەر کە نرخی یەکدانە کاڵاکە دابنێت. دووە ئەو سێل گۆڕاوێکدانم بەناوی سێل بۆ فرۆشەکەی ئەژماری کاڵاکان زەربەکەم لە نرخی یەکدانە کاڵا و لە نەهایەتدا ئەڵێم بۆم پرینتکە نرخی تەواوبووی ئەم کاڵایە. ئێستا من لێرەیە وتومە 4 دانە لە هەر شتێککە هەیە دووە ئەو نرخی یەکدانەی 12,000 هاتووە 4 زەرب دەری 12,000 کردووە لە نەهایەتە نرخی ئاخرەکەی بۆتە 48,000. پرسیاری ژمارە 3 ئەڵێ بەرنامەیەک بنووسە کە نیوەتیرەی یەکدانە بازنە وەربگرێت و ڕووبەرەکەی ڕاگەیەنێت. ئەمەش کە لێرەیە بینن فۆرمولی بەدەستهێنانی ڕووبەری یەکدانە بازنەیە. با بڕێم بزانین چۆن هەلەکرێت. زۆر باشە. گۆڕاوێکدانم بە ناوی R کە مەبەستم ڕێدیەس یان نیوەتیرەیە. دووە ئەو فلۆتدا ئەنێم و بە دوایە ئینپوتدا ئەنێم و ئەنووسم تایە کە نیوەتیرەکەت لێ بدە. بۆیە فلۆتدا ئەنێم چون ڕەنگە ئەو ژمارەیەکی دەیی بە ژمارەیەکی تەواو نەبێ. دووە ئەو فۆرمولی بەدەستهێنانی ڕووبەری یەکدانە بازنە PR2 P زەرب ئەکەین لە نیوەتیرە کە نیوەتیرەش بە هێزی 2. جا شتێک کە ئەم کۆدا ئەتوانێ فێرمانکە ئەوەیەکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین هێز بەدەستبێنین لە 2 دانە ئەستێرە کەڵک وەرەگرین. کاتێک کە ئەمان هەیە بڵین R بە هێزی 2 R ئەنووسین 2 دانە ئەستێرەدا ئەنین ئەمجا دووە ئەو ژمارەی 2 و دووە ئەوە ئەڵێم کە ڕووبەرەکەم بۆ پرینتکە. ڕان لێ ئەدەین ئەمجا من لێرەیە بۆ نمونە 3.5 ئەنووسم. نیوەتیرەکەی من 3.5. ئەم دێ خۆی حسێبی ئەکا ژمارەی P زەربەکە لە R کە ئاریش هێزی 2 لەسەرە. وەڵامەکە کاتە 38.465. ئاخرین تەمرینی ئەمڕۆمانەڵێ کە بەرنامەیەک بنووسە کە X و Y وەربگرێت و وەڵامی ئەو هاوکێشەی خوارەوە ڕاگەیەنێت. Z یەکسانە لەگەڵ X کۆ 2X2Y کۆ 3Y مینهای 7. گۆڕاوێکدا ئەنێم بە ناوی X و فلۆتێک ئەنووسم و بە دوایە ئینپوت بۆ ئەوەی کە بەکارهێنەر بتوانێت ئەو ڕەقەمەی کە ئەو ژمارەیەی کە ئەی هەبێت دای بنێت و ئەم جارە زۆر سادەی گرم تەنیا X یەکسانە لەگەڵ ئەنووسم لەناو ئەو کەوانەیە. بۆ وایش بە هەمان شێوە هەرەو کاراکەین. ئەمجار Z ئەنووسم یەکسانە لەگەڵ
ئەو فۆرمولەکەی تیا ئەنووسم ئەوانەیە کە هێزیان لەگەڵا دوو دانە ئەستێرەیان بۆ دانێم و پایتۆن خۆی وەکو بیرکاری ئەزانێ کە کامیان ئەبێ لە پێشەوە حسێب بکات و کامیان لە دواترەوە خوێندومانە لە بیرکاریە کە سەرەتا هێزە دوا ئەو کەوانەیە ئەمجا دوا ئەو لێکدان و دابەشکردنە بە دوا ئەویشە کۆکردنەوە و کەمکردنەوەیە بەڵام من بۆ جوانی کۆدەکە پێم خۆشە ئەوە لە کەوانەیە جیایان کەمەوە بۆی کە کۆدەکە ڕێکوپێکتر و مڕەتەبتر بێت لە دووە ئەوە هەڵەم کە زێدم بۆ پرینتوەکە و دووە ئەوەی کە ڕان لێ ئەدەین بەم شێوازە من ئیکس سێم لێ داوە ئیگریکیش پێم خۆشە کە دوو لێ بم دواوە خۆی خستوێتی ناو فۆرمولەکە و حسێبی کردووە و لە وەڵامە زێد بەدەست هاتووە 62 هاوڕێیان ڤیدیۆی ئەمڕۆشمان دوایی هات زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵم بوون تکایە خۆتان لە ماڵەوە بە سیستەمەکەی خۆتان وەرنە سەرم بەرنامەی پایتۆنە بە خۆتان کۆد لێبەن تاقیکەنەوە بزانن ئەگەر بۆ نمونە کەوانەیەک دابنێن ئەوەی تریان دانەنێن چی ئەبێت ئەگەر هەڵی ڕێنووسیتان بێ چی ئەبێت و ئەم بەرنامانەیشی کە حەلمان کرد ئەم تەمرینانە خۆتان جارێکی تر تاقی بکەنەوە بزانن کە لە چ شوێنێکە لەوانەیە هەڵە بکەن و هەر پرسیارێکیشتان بوو لە کامنتا بۆم دابنێن زۆر سپاس ماندوو نەبن و هەر شاد بن